بازاری هیوایە کە بۆ نەخۆشانەی پێویستیان بە چارەسەر هەیە. لەکردنەوەی بازاڕەکەدا میوانانی ئامادەبوو بە گرنگیەوە لەو بازاڕیان ڕوانی کە داهاتەکەی و ئەو قازانجەی کۆمپانیەکان دەستیان دەکەوێت بۆ نەخۆشخانەی هیوایە. ئەم بازارە هەفتە بازارێکە بۆ کۆکردنەوەی کۆمەکە بۆ توژبوانی نەخۆشی شێرپەنجە. دیارە ئەمە لە هەموو دنیاە بۆ بە کللتور کە ئەو نەخۆشیە لەبەر گرانی داو دەرمانەکەی و گرانی چارەسەرەکەی کە خەڵکو و بڵین کۆمەڵانی خەڵک یاری دەربن لەو بابەتە و ئەم بازارە نزیکەی زیاتر لە 35 کۆمپانیا بەشدارە بۆ کۆکردنەوەی کۆمەک و هەمیشە هاوڵاتیان دەستی خێریان پێوە بۆ کۆمپانیاکان خەڵکی خێورەنمان لە دروستبوونیەوە جەنابی مام جەلال پرۆسەی خێرخوازی دروستکرد لەو خەستخانە. ئێمە لە فترەی پێشوو ئەوەی زەکاتی مامۆستایانی ئاینی بەسپاسەوە نزیکەی 200 ملیۆن دیناریان کۆکردەوە بۆ نەخۆشخانەی هیوا. ژمارەیەکی زۆر کۆمپانیا و خاوەنکار و فرۆشیاری ناوخۆ بەرهەمەکانیان لەو بازاڕەدا نمایش کردووە. بەڕێوەبەری نەخۆشخانەی هیوا داوا لە هاوڵاتیان دەکات بۆ بازارکردن ڕووبکەنە کارگەی جگەرە. ئەمە بەشێک لە هەڵمەتەکانی بڵاوکردنەوەی کللتوری بەخشین لە ناو کۆمەلگەی کوردەواری و شاری سلێمانی. بازاری هیوا لە ئێستا داکراوەتەوە لە مامەلی جگەرەکە. هیوادارین کە دانیشتوانی شاری سلێمانی و هەرێمی کوردستان پێداویستەکانیان لە ڕێم بازارەوە دابین بکەن لەبەرەوەی داهاتەکەی بۆ نەخۆشخانەی هیوا و توشبوانی شێرپەنجەیە کە زیاتر لە 35 کۆمپانیا تێیدا بەشدارە و کۆمەڵێکیش بە دابینکردنی خواردن و پێداویستی کوردەواری و وێنە و کارە دەستیەکان لەگەڵمان بەشدار بوون کە داهاتی ئەمانە هەمووی بە تەواوی بۆ نەخۆشخانەی هیوا دەبێت. هەموو شتێکی ئێمە ئەتوان مقارنەیەکەن. هەموو کارتۆنێک لە بازارە لەوەی کە دەفرۆشرێت کارتۆنی نییە لە کارتۆنێک عەفو دۆلارێک بۆ $2 بە زیادە فەرقیە و هەموو لە فرۆشی ئەم سێ کۆمپانیاشکەمە بەشداریمان کردووە خۆمان لە 150 بۆ خەستخانەی هیوایە. بازاری هیوا لە ناو کارگەی جگەرەی سلێمانیدا هەموو کاڵا و پێداویستێکی تێدایە، واتە ئەوەی کڕیارێک پێویستەتی لەو بازارەدا هەیە و ئەتوانێت دەستی بکەوێت. بازاری هیوا تا ڕۆژی 2 تەمووز کراوەیە و لە سەعات 6 ئێوارە تا 2 بەرەبەیان پێشوازی لە کڕیاران دەکات و داشکاندنی نرخیش بەردەوامە لە بازاری هیوادا. هێمن قادر، کورسات نیوز، سلێمانی.